لێرە زۆر بەڕێز مامۆستا جەزا شۆڕش مامۆستا لە زانکۆی سلێمانی و برادری بەشی شوێنەوار و هەروەها ئەندامی لیژنەی ئامادەکاری یەکەمین دیداری زانستی مامۆستا عەبدوڕەقی یوسوف لێرە لەگەڵمانە زیاتر قسە و گفتوگۆکەین دەربارەی لەم جۆرە لە چالاکیەکان و خودی چالاکیەکە. مامۆستا جەزا زۆر بەخێر بێت. ماندوو نەبن و لەشتان ساغ بێ دیدار و چالاکیەکی جوان بوو. زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بێ سپاسانەکەم کە بوونەتە هۆکارێک بۆ بڵاوکردنەوەی ئەم شتە ڕۆشنبیریانە ئەم چالاکیە زانستیانەی کە هەم لە زانکۆ هەم لە دەرەوەی زانکۆ ئەکرێت و کەناڵەکەتان بۆ بە پەیامێک بۆ بڵاوکردنەوەی ئەم جۆرە شتانە تاوەکو خەڵکی پێ ئاشنا بێت. لەوە دەست پێ بکەینەوە گەرچی لە هێنەکە ئاماژەتان پێکرد بابچینەوە سەر یەکەمین دیداری مامۆستا عەبدوڕەقی یوسوف گەر دیسانێک لێرەوە هەر بۆمان باسکەیتەوە دیدارەکە چۆن بوو چۆن ئەم پرۆژەیە مەسەلەن گەڵاڵەکرا لەلایەن بەشی شوێنەوارەوە. بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕاستی بیرۆکەی ئەم پرۆژەیە سەرەتا ئەگەڕێتەوە بۆ ساڵانی 2007 و 2010 ئەو کات دکتۆر کۆزات مامۆستای بەڕێزم پێشنیاری ئەوەی کرد کە دیدارێک بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەقی یوسوف ساز بکرێت وەکو ڕێزلێنانێک و لەم دیدارەدا چەند توێژینەوەیەک ئەنجام بدرێت لە دووتوێ کتێبێکە پێشکەشی بە خوێنەران بکرێت. بەڵام بەداخەوە ئەو کات بەهۆی بارودۆخی داراییەوە بەڕاستی کارەکە نەکرا. ئەنجا بەشی شوێنەواریش لەو کاتەدا مەشغوڵی کۆمەڵێک کار و شتی ئیداری تر بوو نەمانتوانی وەکو پێویست بەدەم داواکارەکەی دکتۆر کۆزادەوە بین. دواتر ئەم بیرۆکەیە هەرمایەوە تاوەکو لە ساڵی 2022 بەڕێز دکتۆر دڵشاد هەویش بە هەمان شێوە مامۆستام بووە هەستا بە پەیداکردنی سپۆنسەر و بە ئەنجامگەیاندنی ئەم دیدارە. واتە لە ساڵی 2022 ئیتر دیدارەکەی ئێمە چووە بواری جێبەجێکردنەوە. شتێکی باش بوو. لە 2023 جێبەجێکرا. 2023 جێبەجێکرا. زۆر باش مامۆستا ئەم جۆرە دیدار و مەڕاستیمانە بەتایبەت بۆ یادکردنەوەی کەسێک کە ئیش و کارێکی کردووە بینی ومانە زۆرە بەڵام ئەوەی کە جێگەی سەرسوورمان و جێگەی سەرنجیشە لەم دیدارە ئەوەیە مامۆستا عەبدوڕەقی یوسوف خۆی لە ژیانایە هێشتا سپاس بۆخوا و هەروەها ئێوە وەکو بە شوێنەوار گرنگیتان پێدا ئەمە چۆن سەرچاوی گرتووە ئێوە پێش ئەوەی کە ئەو کەسە خوا نەخواستە وەفات بکە تەمەنی درێژ بێ حتمەن ئێوە هەوڵتان داوە گرنگی پێ بدەن و چاوێک بە ئیش و کارەکانی بخشێن. بەڵێ وەڵاهی ئێمە لەناو کووردا هەمیشە واین بەداخەوە ئێڵێم کاتێک کەسایەتیەکە ئەمرێت ئینجا ڕێزی لێ ئەگرین. ئێمە وتمان با ئەم جارە کەسایەتیەکە مابێت ئەو ڕێز لێگرتنە بە چاوی خۆی ببینێت. بۆیە بیرمان لەوە کردەوە کە مامۆستا عەبدوڕەقی یوسوف ئەتوانین بڵێن یەکێکە لەو دەموچاوە دیارانە یەکێکە لەو ئەو ئایکۆنانەی کە لە بواری شوێنەوار و کە لە پورە ناو ناوبانگێکی یەکجار گەورەی هەیە. هەمیشە هەر شوێنەوارێکی بینی بێ لە هەر شوێنێک بێ ئەوەی گوێ بداتە ئەوەی کە چ ئاستەنگێک لە ڕێایەتی خۆی پێگەیاندووە یا وێنەیەکی گرتووە یاشتی لەسەر نووسیوە. ئێمە ژووتمان با ئەم تا خۆی ماوە بەرهەمی کارەکانی خۆی و بزانێت کەسانێک هەیە کە پشگیری ئەکەن کە ڕێزی ئەگرن کە ڕێز لە کارەکانی ئەگرن کە گرنگی پێ ئەدەن بۆیە بیرمان لەمە کردەوە. ئەگەرنا کەسایەتی ترمان زۆرە وەکو مێژوونووس وەکو شاعیر وەکو ئەدیبەکان کۆمەڵە کەسایەتی وەکو ئەتوانم بڵم شوێنەوار ناسیش لەسەر ئاستی عراقی کۆمەڵە کەسایەتیمان هەیە کە مردوون ئەمانتوانی لەسەر ئەوانی شت بکەین بەڵام ئێمە وتمان با کەسایەتەکەی یەکەم کوردی بێت دووەم مابێت. مامۆستا جەزا گەرکەمێک لەوە بۆمان باسی دڵیان سەر بینەران هەو ئەوەی شوێنەوارناس و مێژوونووس و مێژوو دۆست و شوێنەوار دۆست ناوی مامۆستا عەبدوڕەقی یوسوفی بیستۆ ئەشی ناسێت بەڵام بەگشتی بینەران ڕەنگە ئێستا بڵێن ئەرێ مامۆستا عەبدوڕەقی یوسوف کێیە چی کردووە مەسەن بەم شێوەیە گرنگی پێدراوە ئەمانە کەمێک لەسەر وەکو هەر هەنێک زانیاری گرنگ چوە بیستومانە زۆر جا من خۆم بیستومە چەندین جار تووشی مەترسی بۆتەوە لە قۆناغەکانی پێشووتر و ڕژێمی پێشووترەوە تەنانەت بەم قۆناغانە ئێستاشەوە لە پارێزگاریکردن لە شوێنەوارەکان و کۆکردنەوەی دەستنووسەکانە ڕەنگە ژیانی خۆی کردبێتە قوربانی لە ڕووی مادیەوە هەتا ڕەنگە گیانیشی کەوتوێتە خەتەر. بەڵێ مامۆستا عەبدوڕەقی یوسوف مێژوونووسێکی ئەم نیشتیمانەیە 61 ساڵ کاری مێژوونووسی و پاراستنی شوێنەوارەکانی کردووە. ئەتوانم بڵم نیو سەدا زیاتر بەس کاری پاراستنی شوێنەواری کردووە جگە لە نووسینە مێژوویەکانی. ئەرشیفێکی یەکجار دەوڵەمەندی هەیە لە وێنە لە دەستنووس
لە ئەوەی کە بەدەستی گەیشتووە ئەم کەسایەتی هەڵی گرتووە پاراستوێتی بۆیە گرنگیەکی زۆر زۆری هەیە گەنجینەیەکی بە نرخی ئەم وڵاتەیە کە ماوە تاوەکو ئێستا سوپاس بۆخوا وەجگە لەوە مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف شتی زۆر زۆرە بەڕاستی ئەگەر بێتە سەر باسکردنی شتەکانی نازانین لە کامەوە دەست پێ بکەیت لە ئەرشیفات باڵێن لە دەستنووس بەڵێستا وەڵاهی من پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە ئەم کەسە چی کردووە بۆ بواری شوێنەواری پێشی ئەرشیفەکانی جوانە سەرەتا مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف بوو کە قەڵای کەرکووکی پاراست لە سەردەمێکا کە خەڵک لە تاو تۆپ و تفان و تەیارە و شتەکانی حکوومەتی بەدناوی بەعز ڕایە کرد ئەم کەسایەتیە ڕۆشتە شاری کەرکووک لەوێ نامەیەکی بە تایبەتی بۆ دیکتاتۆرە گەورەکەی عێراق سەدام حوسێین نووسیوە کە فریای ئەوەکەوە قەڵای کەرکووک بپارێزە قەڵای کەرکووک مۆرکی ئەم نیشتیمانەیە مۆرکی گەلی کورد نییە بەتەنها ڕاستە لە کوردستانایە بەڵام شوێنێکە مێژووی ئەم نیشتیمانەیە شوێنەوارێکی عێراقیە جگەلەوە یەکێ بوو لەو کەسانەی کە سەرای سلێمانی پاراستووەکو بینایەکی کەلەپوری کە ئێستا خۆشبەختانە بۆمان ماوەتەوە نۆژەنیش کراوەتەوە لە بەردەم سەرای سلێمانیە وتی ئەگەرتێکی بن من خۆم ئەسووتێنم تا ئەو ئاستە یەکێکی تر لەو شتانەی قەڵای بازیانە کە هەمانە ئەوتا لە دەربەندی بازیانە ئەو جادەی کە دروستیان کرد جادەی نێوان کەرکووک سلێمانی بەناو شوێنەوارەکە ئەڕۆی ڕۆشت بوو لە بەردەم شۆفڵ و گلێدەرەکانە پاڵکەوتە بوو بووی ئەبێ بەسەر منە بڕۆ اینجا ئەو قەڵایە تێک بی یعنی ئەم هەڵوێستانی مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف مامۆستا عەبدوڵڕەقیب یوسفی گەورە کردووە کاتێک کە ئێمە بیرۆکەی ئەوەمان نەبوو یعنی زۆر لە ئێمە ناڵم زۆرینە بەڵام زۆر لە ئێمە نەیزانی و شوێنەواریش چییە ئەو هەوڵی کۆکردنەوەی شوێنەوارەکانی داوە هەوڵی پاراستنی داوە هەر هیچ نەبێت وێنەیەکی گرتووە بڕوا سێری ئەرشیفەکەی کە ئەرشیفێکی یەکجار دەوڵەمەنی هەیە لە دەستنووسەکان لە کتێبەکان لە وێنەکان ئەتوانم بڵێم زۆر شوێن هەیە زۆر شت هەیە زۆر شوێنەوار هەیە کە ئێمە تاوەکو ئێستا نێشمان بینیوە ئەو وێنەی گرتووە چونکە کاتی خۆی پێشمەرگایەتی کردووە لە پاڵ پێشمەرگایەتیەکەیە پێشمەرگەی شوێنەواریش بووە چۆتە هەر شوێنێکەوە هەر لادەیەکەوە هەر ناوچەیەکەوە هەر شتێکی بینی بە تەنان دیمەنی سروشتی وێنەی گرتووە ئەمە وای لێ کردووە کە مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف بێ بۆ مامۆستا عەبدوڵڕەقیب یوسفی کە ئەمڕۆ هەمومان ڕێزی لێ بگرین و هەمومان شانازی پێوە بکەین مامۆستا جەزا لەکوێ ئەگەر کەسێک بێوێ یاخود خوازیاری بابەتی شوێنەواری و مێژووی ئەوانە بێ لەکوێ دەتوانێت دەستی بگا بۆ ئەرشیفەی کە مامۆستا عەبدوڵڕەقیب تۆماری کردووە نووسیوێتەوە وێنەی گرتووە بەڵێ مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف خۆی ماڵ و کتێبخانەی هەیە جگە لەوە چەند دەستگایەکیشمانەیە کە نووسینەکانی ئەوانی تایە بە تایبەتی بنکەی ژین کۆمەڵەشتی مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف هەم لە گۆڤارەکەیانە بڵاوبەتەوە هەم وەکو ئەرشیف لای ئەوان پارێزراوە و سایتی تایبەت بە خۆشی هەیە هەر کەسێک بیوێ ئەتوانێت سەردانی بکات لە سایتەکە زۆربەی بەرشیفەکانی داناوە سوودێکی زۆر باشی لێ سەرنجڕاکێش بەلای منەوە کە سێرچم کرد بە بابەتەکە سایتێکم بینی بەلای مامۆستا ڕەقیب یوسف شتێکی جوان بوو چکە بەڕاستی ئێستا هەم سۆشیال میدیا ئینتەرنێت بە تایبەت سەرچاوەیەکی گرنگی بە دواداگەڕانە شتێکی زۆر باشە و بیرۆکێکی زۆر باشە و دروستکردنی سایت سەنا مامۆستا جەزا ئاگادارەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف یعنی قەت ئەو شتانەی هەیەتی نایشارێتەوە لەو سایتە بگەڕێ بۆ هەر شتێکی بابەتی شوێنەواری مامۆستا جەزا زۆر جار من شتێک ئەبینم شوێنەوارێک لە شوێنێک پێم وایە پێش من کەس نەیبینیوە کەچی سەیرەکەم هەشتاکان یان 90ەکان مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف وێنەیەکی داناوە شتێکی لەسەر نووسیوە ئەم حاڵەتە زۆر گرنگە تۆ چۆن لەسەر ئەمە ینی سەرنجت چیە لەسەر ئەم قسەیە وەڵاهی من بەر لەوەی بێمە بەرنامەکەی ئێوە یادگاری برادەرێکم خوێندەوە وتی ڕۆشتم بۆ شوێنێک من بۆ سەفرە و سەیران ڕۆشت بووم پیاوێکم بینی زۆر بەتەمەنە کامێرایەک لە ملیایەتی تی زۆر سەرنجی ڕاکێشا تی منی وێنەیەکم گرت وێنەیەکی ئەم پیاوەم گرت زۆر سەرنج ڕاکێش بلەلام بەو تەمەنەوە چۆن ئەم کامێرای لە منایە و چۆن ڕوێنە ئەگرێ کاتێ لێ نزیک بوومەوە سێرەکە مامۆستا عەبدوڵڕەقیب یوسفە وتی من ئەم وێنەیەم دانا بۆ ئەوی بەجیلی داهاتوو بڵم چۆن ئەم کەسایەتە فریای ئەم هەموو شتە کەوتووە جا مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف جگەلەوە وەک باسم کرد پێشمەرگە بووە شەکی لە شانە بۆ قەڵەمی لە گیرفانە بۆ کامێرای لە ملا بووە بۆ هەر شوێنێ ڕۆشتووە کامێراکە هاوڕێی بووە جگەلەوە هەوڵی داوە یعنی ئەو شتانەی کە هەیە ئەگەر توانی بێتی و تۆمار نەکرابێ قەڵەم و دەفتەری پێ بوو بێت تۆماریشی کردووە
یەکێک لەو شتانەی کە سەرنجی ڕاکێشام دیسان وەکو یادگاریەک لە دیدارەکەی باسکرا باسی ئەوەیان کرد کە ڕۆشتۆ بۆ دەرگای بادینان لە دووهۆک لەوێ خۆی و کەسێکی لەگەڵا بووە زۆر ماندوو بوون دەرگاکەی ئامێدی بەڵێ لەوێ کەسێکی لەگەڵا بۆ کەسەکە زۆر ماندوو بە مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف قیاسی دەرگاکەی کردووە وتێتی قیاسەکە چەندە کوڕەکەیش هیلاک بۆەوەی کە لەگەڵا بۆ وتێتی بنووسە ئەوەنە بنووسە ئەوەنە مامۆستا عەبدوڵڕەقیب وتێتی پێ بڕۆ مەتری کەرەوە ئەمە ئامانەتێکە لە گردنی ئێمە بەیانی بەحسی لەسەر ئەنووسرێ ئەبێ شتێکی ئەکادیمی بێت ئەبێ قیاسەکان وەکو خۆی بێت یعنی گوێی بە ماندووبوونەکانیش نەداوە گوێی بە برسێتی نەداوە گوێی بە تینوێتی نەداوە گوێی بە گەرمان نەداوە تااقەتێکی زۆر عەجیبی هەیە لە بواری شوێنەوار و کەلەپورە لە بواری پاراستنی ئەم شتانەیە خۆی باسی ئەوەی کردوتی چەند جار ڕوبەڕووی پەتی ئەعدام بوومەتەوە لەسەر پاراستنی شوێنەوارەکان چونکە ئێمە ئەزانین هەر شتێک مۆرکی کوردایەتی پێوە بوو بێ ڕژێمی بەدناوی عێراقی پێشوو هەوڵی داوەکە شتێکت لەسەر دروستکە و بتبات ئەعدامت کات چکایی تۆ کوردایەتی ئەەکەی بەڵام ئەم توانیوێتی ئەو هەموو شوێنەوارە ئەم هەموو شوێنەوارانە لەو کات و ساتیا پارێزە بەڕاستی بۆ خۆی گرنگی و گەورەی ئەو کەسەیە مامۆستا جەزار دەربارەی دیدارەکە بێگومان مامۆستا عەبدوڵڕەقیبش لە وتێ هەبووە چی هەبوو بۆ ئێوە وەکو مامۆستایانی بەشی شوێنەوار مامۆستا شوان خۆشیکار لەو مەجاالەیە پسپۆڕی هەیە بۆ ئێوە بۆ خوێندکارانێک کە لەو بوارەیە خوێنن بەڵێ وەڵاهی مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف یەکەم شت زۆری بەلاوە خۆشە کە بەشی شوێنەوار کراوەتەوە بەشەکانی شوێنەوار ئێستا گرنگێکی زۆریان هەیە لە زانکۆکانی کوردستانە جاران ئێمەمان و بەشی شوێنەوار تاقانەیە بەڕاستی ئێستا بەشی شوێنەوار تاقانە نییە چونکە چەند بەشێکی شوێنەوار کراوەتەوە اینجا سوپایەک لە شوێنەوار ناسمان دروست کردووە ئەمانە هەوڵ ئەدەن بە شێوەیەکی گشتی پارێزگاری لە شوێنەوارەکانی کوردستان بکەین بەڵام بەڕاستی هەموو خەمی ئەو کابرایە پاراستنی شوێنەوارە چونکە ئێمە ئەمڕۆ ئەبینین بەداخەوە کە ناڵم زۆر بەڵام تا ڕادێک حکومڕانی کوردی کەمتر خەمە لە بواری شوێنەواریە گرنگیەکی کەمتر ئەدا بە شوێنەوارەکان بە پاراستنی کەلەپورەکان ئێمە لێرە و لەوێ ئەبینین بینا کەلەپوریەکانی شارەکەمان ئەکرێ بە گەڕاج و نۆژەن ناکرێتەوە ناکڕێت پارەی بۆ تەرخان ناکرێت هەموو ئەمانە خەمی ئەو کەسایەتیە خەمی ئەو پیاوەیە یعنی ئەو گلەیە زۆرانەی کە هەیەی زیاتر ئاڕاستەی دەستگا حکومیەکانی ئەکا نەک ئەوەی ئاڕاستەی شوێنەوار و شوێنەوار ناسانی بکە زۆر دڵی بە ئێمە خۆشە هیوادارین ئێمە بتوانین کە هەر هیچ نەبێت بتوانین ناتوانم بەڵام جێگرەوەی ئەوە بین بەڵام دەست بینە ئەو بارەی کە ئەو هەڵی گرتووە بۆی باری سەرشانی ئەویش سوک بێ بتوانین بە هەمومان کەلەپور و شوێنەوارەکانی وڵاتە پارێزی مامۆستا جەزا ئەو کولتورەی داتان هێناوە ڕێزگرتن لە کەسانی ماندوو بە تایبەت ئەوانەی لە ژیانان دیداری زانستی بۆ ئەنجام بدرێت لە پاڵ دیدارەکەشا کۆمەڵێک چالاکی زانستی و بەرهەمەکەش ئیشەڵا دواتریش لەسەر و بابەتی کە لەگەڵ خۆت هێناوە قسەکەین پلانی داهاتوی بەشی شوێنەوار چالاکیەکانی بەشی شوێنەوار ئێمە ئاگاداری هەڵکۆڵی نەزانستیەکان وەروە کۆمەڵک سیمینارات و بەشداریکردنی مامۆستایان لە کۆمەڵک چالاکی زانستی لە ناوخۆ دەرەوە پلان هەیە لەم ئەم دیدارانە بەردەوام بن یاخود بۆ کەسایەتیەکانی تر یاخود لەژێر ناونیشانی ترا ساڵانە دیداری زانستی ئەنجام بدرێت بەڵێ وڵای ئێمە ئەمە یەکەمین دیدارمان بوو بۆ ساڵانی داهاتویش ئیشەڵا هەوڵ ئەدەین دیداری ترمان هەبێ بەڵام مەرج نییە بۆ کەسایەتیەکان بێت لەوانەیە بۆ بوارێکی شوێنەوارناسی یا لەژێر ناو و ناونیشانێکی ترابێت ئەوەش دوجار کەوتۆتە سەر ئەوەی کە ئایا زەمینە سازی هەیە تا چ ڕادێ بتوانین زەمینە سازی بۆ ئەمە بکەین خۆشبەختانە تاوەکو ئێستا ئەمەمان بە ئەنجام گەیانووە و پێش ئەمەش دوو دیداری ترمان هەبووە بەڕاستی بەڵام ئەمە بۆیە ناومان ناوە دیداری یەکەم لەبەرەوەی بۆ مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف بۆ کەسایەتی بووە ئەگینا پێشتر دیدارێکی ترمان هەبوو بە ناوی پاراستنی خانوە کەلەپوریەکانی شاری سلێمانی لە ساڵی 2017 ئەگەر هەڵە نەبم بە ئەنجامان گەیان بە هاوباشی لەگەڵ بەشی کۆمەڵایەتی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانی ئەو دیدارەمان ئەنجامداوە ئیشەڵا لە داهاتوویشدا ئەم جۆرە دیدارانە بەردەوام فیدباکی دیدارەکان چۆن یانی تۆ کە چالاکیەکەی ئەبێ بزانی بەڕاستی سوودی هەیە ڕەنگە سێکێ پرسیار بەڕاستی ئەم دیداران چ سوودێکیان هەیە ڕەنگە من بزانم بۆ خۆمە وەڵامم لابێ خۆی بوونی ئەم بەرهەمە گەورەترین سوودە زۆر ڕاستە یەکەم شت کتێبێکمان بۆ کتێبخانەی کوردی زیاد کردووە
16 توێژینەوە لە بواری شوێنەوار و کەلەپور کە هەر لە زاخۆ هەتاوەکو تەواوی ناوچەکان تاکو زەهاو دایرەشەوە ناوچەکانی سلێمانی و دەوروبەری کەرکووک لە دووتوێ ئەم کتێبەیە توێژینەوەکان کۆبووتەوە. جگەلەوە ئەم جۆرە دیدارانە ئەگەر هەر هیچمان نەکرد بێت یعنی جۆرێک لە ڕۆشنبیری ئەین بەو کەسانەی کە لە دیدارەکایە و کە لە دەرەوەی دیدارەکرد لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و لە ڕێگەی بەڕێستانەوە سپاسی هەموو لایەکتان ئەەکەم چکە بەڕاستی ڕاگەیاندنەکان بەدەمەوە هاتنێکی زۆر گەوریان هەبوو بۆ ئەم کاری ئێمە ئەمە ڕۆشنبیریەکی شوێنەواری بڵاو ئەکاتەوە وا لە خەڵک ئەکا کە شوێنەوارەکان بپارێزێ دەست بە کەلەپوری خۆیەوە بگرێت وەک هەڕاج فرۆشی نەکات نێشکێنێت. ئەم دیدارانە ئەگەر بە ئەنجام بگات و بەم شێوەی ئێستا بڕوە ئەتوانم بڵێم ڕۆشنبیریەکی شوێنەواری زۆر گەورە لە کوردستانە دروستە بێ و دوکاتە بێتە هۆی پاراستنی شوێنەوارەکانمان. باش مۆستا جزاکەمێک باسی ئەو بەرهەمەمان بەوکەی کە لیدارەکەی پێشکەشتان کردووە وەبزان و کۆمەڵێک توێژینەوەیە ئەمەژەی پێ بکەیت توێژنەوەکان ناونیشانەکانیان چۆن ئەنجام دراوە ئێستا لە بەردیدی خوێنەرانە کەسێک بتوانێت یان پێویستی پێبێت چۆن ئەتوانێت سوودی لێ وەربگرێت. بەڵێ وڵا خۆشبەختانە ئێمە توێژنەوەکەمان لە دووتوێ ئەم کتێبەیە بە ئەنجام گیانوە شوێنەوار و کەلەپور و بەڵێ شوێنەوار و کەلەپور و میلادناسنامەی گەلەکەمانن و توێژینەوەکانی ئەم کتێبە لە 16 توێژینەوەی زانستی پێک هاتووە. ئەم 16 توێژینەوەیە لەلایەن شوێنەوارناسانەوە ئەنجام دراوە و هەموو توێژینەوەکان گرنگی و بایەق و تایبەتی خۆیان هەیە هەمووشی لەسەر ناوچەکانی کوردستانە زۆرینەیان و تەنانەت توێژینەوەیەکی نێودەوڵەتیشی تایە لە دووتوێ ئەم کتێبەیە کە دۆزینەوە نوێیەکانی یەکێکە لە ناوچەکان بەڕاستی نامەوێت لێرە ناوی شوێنەکان بێنم. ئەم توێژینەوانە کە لە دووتوێ ئەم کتێبەیە کۆبووتەوە طبعاً لە 4 بەشە خۆی ئەبینێتەوە بەشەکان بە شێوەیەک داڕێژراون کە لە کۆنەوە بۆنیە یعنی بەو شێوەیە توێژنەوەکانمان بە ئەنجام گیان و لە دوژێت کتێبەکە کۆمان پۆلیانە زانستی کە لە زانستی شوێنەوار هەیە بەو شێوە لە کۆنەوە بۆ نوێ هەنێکە تۆ سەرەتا سێت یەکەم توێژینەوە کۆنترینیانە دوای وردە بەرەو توێژینەوە نوێیەکان ئەچین توێژینەوەکانمان هەم شوێنەوارین بەشێکیشیان کەلەپورین و ئەوەشی هەوڵماندا بەڕاستی من لێتان ناشارمەوە هەوڵماندا کە زیاتر ئەم کتێبە لەسەر ئەو شوێنانە بکە مامۆستا عەبدوڵوەقیب یوسف کاری لەسەر کردووە. هەستم کرد هەر بەشێک لەو ناوەڕاستی توێژینەکان ئەو یا هۆکارێک بۆ پارێزگاریکردن لێیان یان شتێک لەسەر نووسیون یان وێنەی گرتوون وەرشیفی. بەڵێ ئێمە زیاتر هەوڵماندا ئەو بابەتانە هەڵبژێرین یان ئەو بابەتانەی کە لە ئێستاە بەڕاستی بەرەو شکان و خراپبوون ڕۆشتون جا بەهۆی دەستی مرۆڤەوە بە یاخود هۆکاری سروشتی بوو بێت بۆ ئەوەی ئەمانە هەر هیچ نەبێت لە دووتوی کتێبێکە یاخود لە چەند لاپەڕەیەکە وەکو توێژنەوەیەک بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو کە ئەمەشمان هەبووە چکە ئێمە ئەزانین دوجار شتەکە ئەگەر لە ناویش چێتۆ توێژنەوەیەکی هەبێ لەسەری ئەمە گرنگی و تایبەتی خۆی هەیە ئەتوانن لە داهاتووە بە هەمان وەسفی ئەو توێژینەوە ئەو شوێنەوارە چاک بکرێتەوە. خۆمسە جەزا لە ئێستا ئەستی هۆشیاری خەڵک بتایبەت هەرێمی کوردستانە چۆنە بۆ پاراستنی بۆ پاراستنی شوێنەوارەکان و گرنگیدان بۆ شوێنەوارانەی کە مێژوویەکی کۆنیان هەیە خەڵک چۆن هۆشیاری هەیە بۆ پاراستنی مححکومەتیش تا چەندێک توانێتی پارێزگاری لێ بکە یاخود بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان گرنگێکی جیاواز بۆ شوێنانە بدا بیان کاتە شوێنە خەڵک بتوانێت سەردانیان بکە وەکو شوێنێکی گەشت و گوزاری سوودی لێ ببینە. وەڵاهی ئەگەر بڵێم زۆر باشە لە ئاستێکی باشدایە زۆر باش نییە بەس لە ئاستێکی باشدایە لە ئێستایا بە بۆنەی ئەوەی سۆشیال میدیا هەیە و ئاستی ئابووری خەڵک زۆر دەورە بینێت خەڵک کە ئاستی ئابووری باش بوو پەنا ناباتە بەر ئەوەی کە شوێنەوارێک بشکێنێ و بیبا بیفرۆشێ گۆڕێک هەڵکەنێ و بیبا لە دەروی وڵات شتێکی دەست بکەوێت ئەگەر ئاستی ئابووری بەرز بێتەوە خەڵکی توکنی ئەم شوێنە شتانە ناکەوێت بەڵام ئەگەر ئاستی ئابووری دابەزی بەداخەوە ئێڵێم کە خەڵک پەنا ئەبا بۆ ئەوەی کە شوێنەوارەکان بفرۆشێت تێکی با ئێمە تەجروبەیەکی تاڵمان هەیە لەگەڵ ئەمەیە لە کاتی لە ساڵی 1990 بەدواوە هەتا وەکو ساڵی 2000 زۆرترین زیان گەێنراوە بە شوێنەوارەکان زۆرترین گۆڕی شوێنەواری هەڵدراوەتەوە زۆرترین کێلی شوێنەواری فرۆشراوە زۆرترین ئەو تەنانەت یعنی چۆتە ئاستێکەوە خەڵکی کە چۆ بۆ سەیران بەداخەوە ئێڵێم کاتێک کە پەیکەری سەر چیایەکی بینیوە کە مێژووی ئەمنەتەوەیە دانیشتووە نیشانەشکێنی لێ کردووە
ئەوەندە کە چوینەتە ئاستێکەوە کە نەمانزانیوە ئەمە چییە و چۆنە. بەڵام لە دوای دامەزانی بەشی شوێنەوار لە ساڵی 2000 بەدواوە وردە ڕۆشنبیری شوێنەواری زیادی کردووە. ئێستا تا ڕادەیەک لە ئاستێکی باشە هەرچەند وەکو پێویست نییە بەڕاستی لەجێی تەماحی ئێمەیان نییە، ئێمە حەزمانە کرد زۆر لەمە زیاتر بواە، بەڵام بەداخەوە لەو ئاستەیان نییە، بەڵام تا ڕادەیەک بەرەو پێشتوونێکی باش هەیە. جگەلەوە بۆ مەسەلەی حکومەتیش بەڕاستی حکومەت قەیرانی دارایی لە دوای قەیرانی دارایی ئەم شتانە پێویستی بەوەیە کە پارەی بۆ تەرخان بکرێ کە بودجەیەکی تایبەت هەبێ بە شوێنەوار و کەلەپور بۆ پاراستنی ڕۆژنکردنەوەی بینا شوێنەواریەکان بۆ پاراستنی کەلەپورەکانی ئێمە، چونکە دوجار تۆ سیرەکەی گردێکی شوێنەواریت هەیە لە ناو زەوی کەسێکایە بەپێی یاساکانی شوێنەواری ئەبێت نزیکەی 200 مەتر ئەو چواردەورە چۆڵ بکرێت لە کابرا زەویەکەی لە دەست ئەبێت لە مقابلەوە قەرەبوو بکرێتەوە. بەڕاستی ئەم قەرەبووکردنەوەکو پێویست نییە، بۆیە ئێستا هەوڵ ئەدرێت ئەوەندەی خەڵک بیری لەوەیە کە شوێنەوار لە ناو شوێنەکەی بێت لە ناوی بەرێ ئەوەنە بیری پاراستنی ناکاتەوە لەبەرەوەی کە قەرەبوو شتێکی دەست ناکەوێت لە پاداشتی ئەوەی کە زەویەکە پێشکەشەکات یا کە بیناکە پێشکەشەکات. زۆر ڕاستە. مامۆستا جەزاگیان زانین هیلاکن بەڕاستی بەشی شوێنەوارێکێکە لە بەشە چالاکەکان بۆ ئەوەی بتوانن ڕەنگە کۆمەڵک تایبەتمەندی هەبێت لە بەشی شوێنەوار وەکو بەشەکانی تر نەبێت، چکە ئێوە ئیشی مەیدانیتان هەیە واروەها دەرچوونە گەشتە زانستیەکان ئەمانە هەیە. لێرەوە هەمووکو داوایەک دەرفەتێک هەم بۆ لایەنە پەیوەنددارەکان هەم بۆ ئەو کەسانەی ئەیانوێ بەشدار بن لە کار و چالاکیەکانی بەشی شوێنەوار چی بکرێ یاخود چی بکەین بۆی بتوانین شوێنەوار ناسان یان ناوەندە ئەکادیمیەکانی وەکو زانکۆ بەشی شوێنەوار باشتر بتوانن ئەدای کارەکانی خۆیان بکەن لە چالاکە هەڵکۆڵینەکان زانستیەکانە لە چالاکە گەشتە زانستیەکانە چی بۆ بەشی شوێنەوار بکرێت تاوەکو ئەکتیڤانەتر سەرکەوتوانتر کارەکانی بکە. بەڵێ وەڵاهی من لە ڕێگەی ئەم کەناڵی بەڕێستانەوە داوا ئەەکەم لە کەسایەتیەکانی ئەم شارە، داوا ئەەکەم لە سەرەتا لە حکوومەت، دواتر کەسایەتیەکان، دواتر دەستڕۆشتووەکان، دەوڵەمەنەکانی ئەم شارە کە هەوڵ بدەین پێکەوە کارێکی جوان بکەین بۆ شوێنەوارەکان. سەبارەت بە بەشی شوێنەواریش بەڕاستی ئێمە بودجەیەکی دیاریکراومان نییە و زۆربەی کارەکانمان خۆبەخشانەیە، زۆربەی بە هەوڵ و ماندووبوونی مامۆستایان و تەلەبەکانمانە کە هەوڵ ئەدەین ئەم شتانە بە ئەنجام بگەێنی کاری کنەوە پشکنین بکەین. بەڕاستی ئەم شتانە پێویستی بە هاوکاری مادی هەیە، پێویستی بە هاوکاری معنەوی هەیە. ئێمە دەستخۆشکەریەک واد لێ ئەکا کە زیاتر هەوڵ بی. داواکارم ئەگەر دەستخۆشکەریشمان لێ ناکەن سادمان نەکەنەوە. بەو هەوڵ و ماندووبوونانە بزانێت کە ئێمە ئەنجامی ئەدەین و بە ئەنجامی ئەگەیەنین. وەجگەلەوە داواکاریشم کە کۆمەڵێک لایەنی پەیوەندیدار هەیە بێنە سەرخەت هاوکاری بەشەکەی ئێمە بکەن و لە لایەنی حکومیشەوە داواکارم لە حکومەتی هەریەم کە ڕیکلامێکی باش بۆ بەشەکەی ئێمە بکات و بۆ سەرجەم بەشە زانستە مرۆڤایەتیەکان بەڕاستی، چونکە لە ساڵی ڕابردووە جەنابی وەزیر بڕیارێکی دەرکرد بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵا کە ئێمە بەپێی بازار تەلەبە وەرئەگرین. بەڕاستی ئێمەش داواکارین لە هەم وەزیری خوێندنی باڵا هەم وەزیری ڕۆشنبیری کە دەرچوانی بەشی شوێنەوار دابمەزرێن و شوێنە سیاحیەکانمان شوێنە گەشت و گوزاریەکانمان زیاد بکرێت تاوەکو هەلی زیاتر بۆ دەرچوانی بەشەکەمان بڕەخسێت. دڵنیایەوە گرنگە گرنگیدان بۆ بەشانە وشارکردنەوە، چکە من فەرقێکی زۆرە بینم مامۆستا جەزا ڕۆژگارێک ڕاستی هاونیشتیمانیان تا پێش دروستبوونی بەشی شوێنەوار و دروستبوونی و هەموو شوێنەوار ناسە ڕەنگە زۆر وەنە سەناخان خەڵک بە گرنگی وا سەیری شوێنەواری نەکردو ئێستا بێکمان، بەڵام پێم وایە هێشتا پێویستی بە گرنگیدانی زیاترە، چکە بەڕاستی مامۆستا جەزا لەوانەیە ئێوە لەناو بابەتەکەی بن زیاتر هەست بەمە بکەن. ساڵان لە کاتی پێشکەشکردنی داواکاری بۆ چوونە زانکۆ کەمترین داواکاری هەیە لەسەر ئەو بەشانە، چونکە وەکو ئەڵێ داهاتوویەکی مسۆگەرکراوی نییە بۆەوەیکە قوتابی دوای ئەوەی کە ئەم بەشە تەواوەکە لە بوارەکەی خۆیان بتوانێت کار بکە ئەو حەز و توانایی کە هەیەی یاخود و زانستی کە وەریگرتووە لە شوێنەکە بکا بە ئیش و کار و پرۆژە بکا بە وەزیفە یاخود بکا بە سەرچاوەیەکی داهات. ئەگەر ئەمانە هەبێ بێگومان
زیاتر بەرەو پێشەچێ خواستی زیاتریشی لەسرە بێت و ئەو ڕۆشنبیرە شوێنەواری کە هەمومان چاوەڕێیەکەین زیاتر بڵاوە بێتەوە. زۆر ڕاستە ماوەستا دەستەکانی خۆش بێ سواس دەکەین دڵیامە بێ هەستا بە خێرایی بگەڕێتەوە زانکۆ ماندوومان کردی ئەگەر شتێکت ما بێ لە خزمەتتاین ئەگەر پەیامێکت هەبێ من دەستخۆشکەریتان لێەکەم سپاستان دەکەم و هیوادارم بەم شێوەیە بەردەوام بن کەناڵەکەی بەڕێستان گرنگێکی زۆر ئەدا بە شوێنەوار لە پاڵ کۆمەڵێک کەناڵی ترمانەیە بە سپاسەوە سپاسی هەمووتان کا زۆر هەوڵتان یاوە لەگەڵمانە هەم زۆرینەی ڕاگەیاندنکاران و سپاسی هەمویانەکەم لێرەوە بەڕاستی بەدەنگەوە هاتنێکی گەوریان هەبوو بۆ ئەم دیدارەی ئێمە بۆ ناساندنی مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف بۆ ناساندنی بەشەکەمان سپاسی هەموو لایەکەکەم دەستخۆشکەریتان لێەکەم ماندوو نەبن. سپاس دەکەین بەڵێ زۆر زۆر سپاس بە بەڕێز مامۆستا جەزا شۆڕش مامۆستا لە زانکۆی سلێمانی وەروە بڕیادەری بەشی شوێنەوار سپاس کە لەم تەوەریە لەگەڵمان بوویت.